سڵاو ئەی دەریا سڵاو منت لەبیرە زەمنێک بەسەری پەنجەکانی گوڵەبا فلوت و کلارنێتی خڕە و هاژەتم دەسڕی. ئەو تەنها ڕۆژنامە نووسێک نەبوو، شاعیرێک و چیرۆک نووسێکی بەسەلیقەش بوو، بێئاگا لەوەی کۆتۆتە ناو زۆنگی مەرگ و وەک نێچیرێکی بێئاگا لە زەمینێکی حەرامدا پیاسە دەکات. جیهان لە چاوی سۆرانی مامەحەمەدا مەکینەیەکی تاقەت پڕوکێن و مرۆڤیش ڕۆبۆتێکی بێهەست و نیشتیمانیش کۆترێکی باڵشکاو بوو. خەدەر کەوتوین هیچ ئایندەیەکمان نییە. سۆرانی مامەحەمە لاوێکە 23 بەهاری تەمەنی پڕ نەکردەوە، چینوێتی لە گەنجی خۆی نەشکاو، گەنجێک هەر لە سەرەتای لاوێتیەوە قۆناغی چاوکرانەوە تێیدا سەر هەڵدەدات. ئیتر دنیا بە جۆرێکی دیکە و نیشتیمان بە ڕەنگێکی دیکە و دەسەڵات بە ئاوازێکی دیکە دەبینێت. سۆرانی مامەحەمە 12 ساڵی تەواوە تیرۆر کراوە، بە تەمەنێکی کەمەوە، بە ئەزمونێکی کەمەوە، ڕێگەی سەرهەڵدان و نوێبوونەوەی ئافراند. سۆران قەڵەمێکی بوێر و تایپێکی جیاواز و دەنگێکی دلێر بوو. چاڵی خوددا هەر لەوێ بمسپێرێ. ئەو ڕۆژنامەنووسی کە ڕاستە و خۆ لەسەر مەسەلەی ڕۆژنامەنووسی لەسەر دۆسیەی هەڵدانەوەی گەندەڵیەکانی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان تیرۆر ئەکرێ سۆرانە، لە سۆرانەوە دەست پێ ئەکا. ئەم تیرۆرە دوای سۆران چەند جارێکی تریش دووبارە بۆیەوە لە هێزار هەتا ئێستاش هەمان مەترسی لەسەر ڕۆژنامەنووسان و لەسەر ئەو کەسانەی کە ئازادی بیرروڕایان هەیە بەردەوامە. تیرۆری سۆران ئەکرێ بڵێن دەستپێکی تیرۆرکردنی ڕۆژنامەنووسان بوو بە شێوەی کە ڕاستە و خۆ لەسەر دۆسیەکانی گەندەڵی دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان. سۆران هەرچەندە لە دوای 2003 لە سلێمانی دەگەڕێتەوە کەرکووک و دوێ ئەوە دەست بەکاری ڕۆژنامەنووسی دەکات، جێپەنجەی خۆی لە بواری ڕۆژنامەنووسی لە شارەکەدا دیاری دەکات. ئەو کات سۆران تێکەڵ بە دنیای ڕاگەیاندن و ڕۆژنامەنووسی دەبێت، وەک ئیبراهیم بە تەنیا دەست بە شکاندنی پسەکان و هەڵدانەوەی مەلەفی نهێنی گەندەڵکاران دەکات. نووسینەکانی زیاتر دژی خیانەت و گەندەڵی دەسەڵاتی کوردی بوون. لە یەکێ لە نووسینەکانیدا باز لەوە دەکات خیانەت لە ناو دەسەڵاتی کوردیدا بۆتە فەلسەفە و فاکتەرێکە بۆ مانەوەیان لە دەسەڵات. ئەوانەی ئەمڕۆ خۆیان بە سیاسی و خاوەن خەباتی کوردایەتی ئەو هەرێمە دەزانن لە خۆیان وربوونەتەوە کە ئایا تەنها ڕۆژێک خەبات و سەروەریان هەیە بۆ بزاوی ڕزگاری دۆزی کوردان لە مێژوودا، جگا لە کورد کوشتن و خیانەتی نەتەوەی و بوون بە کۆیلە و جاسووسی وڵاتانی دراوسی و جیهان. زۆری ماوە بەبێ دەنگ دەچمەوە باوەشی خاکشی چونکە سنەتی کوفرم زۆری ماوە ماڵاوە. تیرۆری سۆران لە دوای چەند وتارێکدا دێت کە لە ڕۆژنامە و گۆڤارەکاندا بڵاوی کردبوونەوە، وەک وتاری پرسی دەرکەوتنی خانی یەکەمی کوردستان لە ڕۆژنامەی هاوڵاتی کە تێدا داوای دەرکەوتنی خێزانی مەسعود بارزانی کردبوو لەگەڵ راپۆرتێک لەسەر تێوەگلانی بەرپرسانی حکومی شاری کەرکووک لەگەڵ لەشفرۆشانی ئەو شارە. دوای بڵاوکردنەوەی راپۆرتەکە ئیتر چاوەکان دەچنە سەر سۆران و بەڕاست و چاپ هەڕەشە و نامەی ئاگادارکردنەوەی بۆ دەنێرن، هەراسانی دەکەن و هەڕەشەی تۆڵەکردنەوەی لێ دەکەن تا ئەوەی کە پلانی تیرۆرکردنی بۆدا دەڕێژن بە ماوەیەک پێش کوشتنی. بەوردی چاودێری ماڵیان دەکەن و بۆ دوایین جار کاتژمێر 9 شەوی 21 تەمموزی ساڵی 2008 ئۆتۆمبیلێکی جۆری BMW ڕەنگڕەش بە 3 چەکدارەوە دەچنە بەردەم ماڵەکەی و تەقەی لێ دەکەن و شەهیدی دەکەن. تیرۆر کرا ئەوە شمشاڵەکەی من و ئەوە ژیتارەکەی ئەوە کانی ڕۆحی تۆ بوو، ئەوە جەستەی پیرەمێردی سلەیمانی و سەروملی حسێن حوزنی و هەردوو چاو و هەردوو دەستی یوسفی بوو. تیرۆر کرا